سڵاتان لێبێت ئازیزان و خۆشەویستان، ئەم جارەش بە خواردنێکی جیاواز لە بەرنامەی میوانی کاشۆ گەڕاینەوە لاتان. خۆشەویستانم، خواردنی ئەمڕۆمان دروستکردنی دوو جۆر شیرینیە کە بۆتانی ئامادە دەکەم. شیرینی مەحەلەبی لەگەڵ زەنووست لەگەڵ بەکارهێنانی بەرهەمە خۆماڵەکانی کارگەی کاشۆ. بۆیە بەرهەمەکانی کاشۆ بەکار ئەهێنم لەبەر ئەوەی تەندروستە و تام و چێژێکی زۆر خۆش بە خواردنەکەمان دەبەخشێت. ئێستا دەست ئەکەین بە دروستکردنی مەحەلەبیەکە لەگەڵم بن. مەنجەڵێک ئەهێنین. دوو پەرداخ ئاومان پێویستە. ئەمە شیری سائیلە. دوو پەرداخ شیرمان پێویستە. شیری وشکمان پێویستە 3 کەوچک. کەوچکی تێشخۆر. پەرداخێک شەکر بەکارهێنم من لێرەیە، بەڵام ئیتر بەکارهێنانی شەکرەکە بە پێی خواستە، چونکە زۆر کەسەیە شیرینی ئەکا بەسەر مەحەلەبیەکەیە ڕێژەیەکی کەم شەکر بەکار ئەهێنێ بووی. 4 کەوچک نیشاستەمان پێویستە. ئاوی گوڵ ئەیخێنە سەر ئاگرێکی هێواش هەتاوەکو مەحەلەبیەکە تون ئەبێتەوە. ئێستا مەحەلەبیەکەمان لەسەرە و گەرم بووە. من لێرەیە دوو کەوچک گوێز هەند بەکار ئەهێنم. لە بەرنامەکانی پێشووشا باسم کرد کە بۆ زۆر شت بەکار ئەهێنێ. ئەمڕۆ من لە شیرینیە بەکاری ئەهێنم. بۆیە ئەم دوو کەوچکە بەکار ئەهێنم، چونکە مەحەلەبی کە لە سەلاجەیە ئەمێنێتەوە زۆر جار وشک ئەبێ. دوو کەوچک گوێز هەندی تێ ئەەکەم، نایەڵێ وشک بێ و مەحەلەبیەکەمان شەق ببە. ئەمە گوێز هەندە بەرهەمی کارگەی کاشۆیە، بەرهەمێکی خۆماڵیە. ئەمە چەند ئیسفادەیەکی ئەمەتان پێ بڵێم. بۆ کردداری هەرسکردن زۆر باشە، بۆ نەخۆشی دڵ و مێشک زۆر باشە. لەگەڵ هەموو ئەوانەشە تام و بۆنێکی خۆش ئەبەخشێت بە خواردنەکانمان. خۆشەویستانم، ئەمیش مەحەلەبیەکەمانە ئامادە بووە. ئێستا ئەیکەینە قاپی پێشکەشکردنەوە و ئەیخێنە ناو بەفرگرەوە. مەحەلەبیەکەمان ئامادە بووە، 5 پەرداخی لێ دەرچووە. ئەیخێنە بەفرگر هەتاوەکو سارد بێت، چارەکێ 20 دقە بۆ ئەوەی سارد بێت. خۆشەویستانم، لە دوای ئەوەی مەحەلەبیەکەمان ئامادە کرد و خسمانە بە فرگر تاوەکو سارد بێت، لەگەڵم بن بۆ دروستکردنی شیرینی دووەم کە زەنووستە. بەڵام پێش ئەوەی دەست بکەین بە پێچانەوەی ئەم شیرینیە، ئەبێ شیلەکەی حازرکەین بۆ ماوەی چارەکێک تاوەکو 20 دقە لەسەر بێت. لەگەڵم بن بۆ دروستکردنی شیرینی دووەمان کە زەنووستە. پێویستمان بە نیشاستە ئەبێت، تامی ڤانێلا، نانی پاقلاوە، فستقی هاڕاو لەگەڵ سمیت. شەکریشمان ئەوێ وە خامەش. شیری سائیل دوو پەرداخ، بۆ 4 کەوچک شەکری تێ ئەەکەین، سێم تێ کردووە، ئەوە 4 کەوچک. نیشاستە 4 کەوچک، کەوچکی چێشت. نیشاستە ئێستا ئاوە ئەتوانین تێ بکەین، بەڵام دوایش کە کوڵیە ئەتوانین تێکەین، بەڵام کڵۆ ئەبێ، بۆیە هەر لە سەرەتاوە تێ ئەەکەم. خامە ئەمە خامەیەکی تەواو نییە، تقریباً 3 چارەک خامەیە. 4 کەوچک سمیدی تێ ئەەکەین بۆ ئەوەی ئاو نەیاتەوە. ئەم سمیدە بۆ تونکردنەوەی کرێمەکەیە. ئەمە 4 کەوچک. ئێستا گیراوەکە ئامادە بووکەوە، ئەیخێنە ناو زەنووستەکەەوە، بەڵام تێکی ئەین تا تون ئەبێتەوە و کەمێکیش سارد ئەبێتەوە، بە گەرمی بەکار ناهێنرێت. ئازیزانم، ئێستا گیراوەکەمان ئامادە کردووە. دەست ئەەکەین بە پێچانەوەی زەنووستەکە، بە نانی پاقلاوە ئەیکەین. نانەکەمان ئەبڕین لە شێوەی حرفی تی. بەو شێوازە ئەتوانین، بەم شێوازەش هەر ئەتوانین نانی پاقلاوەکە ڕاستەوخۆ بکەین بە دوولەتەوە لە ناوەڕاستە و هەردوو لای هەڵگێڕینەوە و لێ دروستکەین. بە هەر شێوازێک بکەی هەر ئەبێت. مەقەست بۆیە بەم پەڕۆیەدامان پۆشیوە لەبەر ئەوەی هەوان لە نانەکە نەیاچووکە ئەتەقێ بەدەستەوە. نانەکەی زۆر ناسکە. ئازیزانم، لە دوای ئەوەی زەنووستەکەمان پێچاوی و ئامادەیە بۆ سوورکردنەوە، من لێرەیە زەیتی کونجی بەکار ئەهێنم کە بەرهەمی کارگەی کاشۆیە، زەیتێکی سروشتیە، بەرگری لێش بەهێز ئەکات، بۆ پەستانی سارد بەرهەم ئەهێنرێت، خۆماڵیە، تام و بۆنێکی زۆر خۆشیش ئەیە بە خواردنەکەمان. من لێرەیە ئەمە بەکار ئەهێنم. مەحەلەبیەکەمان ئامادە بووە، لە دوای ئەوەی لە بەفرگرە دەرمان هێنا، سارد بووە و تون بۆتەوە. زەنووستەکەشمان سوور کردوێتەوە و لە شیلەمان هەڵکێشاوە. ئێستا هەندێک فستقی هاڕاو ئەکەین بەسەریا. ئەمە فستقی هاڕاو، ئەتوانی گوێزی هاڕاوکەی بەسەریا، ئەتوانی گوێزنکەی بەسەریا، بەپێ ڕەغبەتی خۆتە. مەحەلەبیەکەشمان ئەمە گوێز هەندە، ئەمە گوێز دوانیان گوێز هەندی پێوە ئەەکەم، دوانیان
مرەبای پێوە ئەەکەم بەپێی ئارەزوی خۆتان. ئێستا لە دوای ئەوەی کە گوێزهندم بۆ دوانیان بەکارهێنا ئەتوانم مرەباش بەکار بێنم. من لێرەیە مرەبای کاشۆ بەکارەهێنم، مرەبای گێزەر خۆماڵیە سروشتیە، خاتوونی دەزڕەنگین، خاتوو بەهرە سەرپەرشتی ئەەکە، بەرهەمی خۆماڵی کارگەی کاشۆیە. ئەمیش خورماکەیە کە لە گوێز و خورما و مرەبا بەکار هاتووە، شەکریتیانە ئەمەش هەر سروشتیە. ئازیزانە من لە هەردوو شیرینەکەدا بەرهەمی کاشۆم بەکارهێناوە. زەیتی کونجی کە زەیتێکە بە پەستانی سارد بەرهەم هێنراوە و بەرهەمی کارگەی کاشۆیە و خۆماڵیە، تام و بۆنێکی زۆر خۆشی هەیە کە زەنوستەکەم تیادا سوور کردوێتەوە و پێشکەشی ئێوەی دەکەم. و هەروەها زەیتی گوێزهند کە ئەمیش بەرهەمی کارگەی کاشۆیە بۆ مەحەلەبیەکە بەکارم هێنا. وەکو پێم وتن بۆیە بەکارم هێنا چونکە ڕۆژی وا هەیە مەحەلەبی ئەخەیتە سەلاجەوە 2 ڕۆژ ئەمێنێتەوە بۆ ئەوەی وشک نەبێ و شەق نەبا. من لێرەیە گوێزهندم بەکارهێناوە، تامی زۆر خۆشە و بۆنیشی زۆر خۆشە، ئیسفادەیشی زۆر زۆرە و سروشتی و بەرهەمی کارگەی کاشۆیە. ئێوەش ئەتوانن تاقیکەنەوە و بەکاری بێنن. ئازیزانم بەم شێوەیەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی میوانی کاشۆ. هەتا بەرنامەیەکی تر لەگەڵ بەرهەمەکانی کاشۆ خواتان لەگەڵ.